بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دوای هەژدە کاتژمێر لە گفتوگۆیی نێوان پەرلەمانی کوردستان و وەزیرەکانی حکوومەت هێرێم کۆبوونەوەکەی شەوی ڕابردووی پەرلەمانی کوردستان لەبارەی لێبڕینی موچە بەبێ ئەنجام کۆتایی هاتوو هیچ بڕیارێکیان لەبارەی هەڵوەشاندنەوەی لێبڕینی موچە نەدا. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین بۆچی پەرلەمانی کوردستان هیچ بڕیارێکی بۆ هەڵوەشانەوەی لێبڕینی موچە نەدا و بۆچی قەرزەکانی حکوومەت لەم کابینەیە 7 میلیارد دلار زیادی کردووە و بۆچی لیستی موچە خۆرانیش بودجەکەی زیادی کردووە لە 2004 تاوەکو 2009 3 تریلیۆن لە کاتێکە دامەزراندن بە شێوەیەکی فەرمی نەبووە. لەگەڵ محەممەد پارەی موچەی پێویست لە ساڵی 94 بۆ ئەم سێ محافەزەیە 86 ملیۆن دیناری سویسری بوو بۆ ئاگاریتە. ئەم 84 ملیۆن دینارە سویسریە لە 2014 بووە بە 7 تریلیۆن و کەسرێک. لە 2013 و 14 بۆ 19 بووە بە 2.8. یعنی لە 14 بۆ 19 3 تریلیۆن و ڕقەمێکی کەی زیاد کردووە. مانگی 5 کە ئەخیرەکەیەتی 494 ملیارد داهاتی نەوتمان بەرز بۆتەوە بە 494 داهاتی ناوخۆمان بۆ بە 301 بە نسبەتی وەزارەتی داراییەوە. برادرێک گوتی وەزارەتی دارایی بەس ئیشی ئەوەیە پارەی بێت و کۆی کاتەوە. بەڵێ وەزارەتی دارایی بە تعریفەکەی قانونیەکەی ئەڵێ ئەو ئینائەیە پارەی هەموو وەزارەت و هەموو وڵاتەکەی تیاکەوە بێت و لێوە ئیعادەی تەوزیع بێتەوە. بەڵێ ئەو قاپەیەک ئەو ئینائەیە هەموو پارەکەی تیاکەوە کرێتەوە. لە نەوتەوە ئێمە لە ساڵ 42 داهاتی نەوتمان بووێت لە ساڵ 58 بۆ ئێمە نایەت. یعنی خۆتان نەزانن لە هەموو شتێک کە ئێمە بۆ چاکسازیە چین دەولەی عمیقە لە هەموو شوێنێکی لەگەڵ باقی وەزارەتەکانی کە ئێمە داهاتمان لە حدودی 100 ملیۆن دلار زیادی کردووە. لەسەر مۆزوعی باج هەموو لە دڵنیاکەمەوە ئێمە 1 دینار باجمان زیان نەکردووە، 1 دینار فلسێکمان زیان نەکردووە. لەگەڵ حکومەت لە احتیاطی نەوت معدل 14 لە احتیاطی خۆت هی کوردستان لە بۆ گیرفانی شەریکەیە. مەجبور بووین عەقدێک بکەین لەگەڵ حکومەتی تورکیا بە کولفەیەکی زیاتر لە کولفەی نەوتی عێراقی. کولفەی ئیجمالی تەبێتە تقریبا 106 لە داهاتی نەوت. ئێستا بیستمانزانی ئەماهی عملیاتی ئینتاجە، 6 مانزانی نەقڵە لە تورکیا، 14 مانزانی حصەتی شەریکاتە. حصەی شەریکاتە. ئەمن اعتیبار ئەوەی گەندەلی دەکاتن نە شەرەفی هەیە، نە ناموسی هەیە، نە عەسلی هەیە، نە ئەخلاقی هەیە. ئەوجا باوەڕ بکەن بە حەقی خوای ڕەب العالەمین ئەوەی بگرم مۆزەفی من بیتن، بیانی بیتن، یان چاوشین بیتن، ئەجنەبی بیتن، 100 پارچەی دەکەم بە قورعان. کۆی گشتی قەرزەکان ئێستا گەشتۆتە 33 تریلیۆن و 659 ملیار و 430 ملیۆن و کە بە دۆلارە کاتە 28 ملیار و 476,675. ئەمە بریتی بوو لەو ڕقەمە کۆی گشتی پابەندی داراییەکان لە ساڵی 2020. ئەم ژمارەیە زیادی کردووە و ئێستا هۆکارەکانی زیادکردنی ئەم ژمارەیەش دەخینە ڕوو. ئێستا بۆتە 31 میلیارد دلار و 637 ملیۆن و بە دیناریش دەکاتە 37 تریلیۆن و 394 میلیار کە بەشێکی زیادبوونەکە ئەگەڕێتەوە بۆ سعری دۆلار. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەرم پرسە میوانەرێک لە بەڕێزان دکتۆر شێرکۆ جەودەت سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان، هەروە عومەر گوڵپی ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستانمان کردو. سوپاسی ئامادەبوونتان دەکەین بەخێر بێت. زۆر سوپاس. کاکتۆرێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. 18 کاتژمێر وتوێژتان کرد لەگەڵ حکومەت کە دوێنێ و شەوی شەر لە پەرلەمان بوون. بۆچی کۆبوونەوەکە بەبێ نەتیجە کۆتایی هاتووە سرنجتان لەسەر وەڵامی شاندی حکومەتیش چی بوو؟ بەناوی خوای گەورە مێهرەبان بێگومان ینی خەڵکیش هەموو باش ئەوە زانن کە
حکومڕانی حکوومەت لە هەرێمی کوردستانە سواوە ینی چاکسازی وەکو راپۆرتەکەی خۆیان راپۆرتی چاکسازی ئەڵێ یعنی چاکسازیمان پێ ناکرێ لە 116,000 بندیوار نەتوانی هیچی ببڕی لە هەزاران خانە نشینی نایاسایی نەتوانی هیچی چاککەی و دنیای گەندەڵی لە کەرتی نەوت و گازە وەکو خۆیان دانیان پێنایانەوەی کە دوێنێ لەو 18 ساعاتە ڕوویدا هەمووی ئاعترافات بوو لەسەر کابینەی پێشوو کابینەی پێشوو 28 میلیارد دلار قەرزار بوو کەس نازانێ بۆ کابینەی پێشوو نەوتی ئاوالێ کرد ئێمە مەسئول نین بەرامبەری کابینەی پێشوو هەر گەندەڵێک کرابێ ئەوە ئێمە نین و بەحساب ئەوان یعنی وەکو بڵی تازە بن ئێمەش پێمان وتمان تۆ هاوبەشی بتێ و نەتەوێت لەبەرەوەی کە لەگەڵ یای تو لە دەسەڵاتەکەی ئێستا باش ئەمانە بۆ چاک ناکەی مەسەن بۆ عەقدەنەوتیەکان ڕاست ناکەیتەوە کە کەم و کورتی زۆریان تایە و پارێکی زۆری هەرێم لەویا بە هەدەر ئەڕوا بۆ بەنزینی بەرهەمی خۆماڵی بە نرخی بنزینی هاوردەکرا و ئەفرۆشی لە کاتێکا برارەکەی بەدەست خۆت نەوتی ئەیتێ بۆ خاڵە گومرجیەکان پاک ناکەیتەوە لەم هەموو گەندەڵی کە تایەتی بۆ ئەم سەرچاوانەی داهات بۆ ناکەی کێ دەستی گرتووی یعنی لەبەرەوە عوزرەکان هیچی مەقبول نییە ئێمە بەڕاستی مانویست بەو 56 پەرلەمانتاری کەوا ژوومان کۆ کردەوە پێکەوە هەمومان زەختمانە کرد بۆی کە لێبڕینی موچە هەڵوەشێتەوە ببێتە بڕیارێکی پەرلەمانی و حضوری حکومت 5 وەزیری باڵای حکومەتی هەرێمی کوردستان وەزیری دارایی سکرتێری ئەنجومەنی وەزیران ئەمین عامی ئەنجومەنی وەزیران وەزیری پەیوەندیەکان وەزیری سامان وەزیری پەیوەندی عێراقی وەزیری سامان سروشتەکان 5 بەڕێوەبەری گشتی سەرۆکی لیژنەی چاکسازی ئەمانە دوایش هەتا لەبینی خۆشیان نابوو بە دەمەقاڵەیان هەرەوت شاندی حکوومەت چونکە سکرتێری ئەنجومەنی وەزیران وتی 3 میلیارد دلار قەرزی هەرێم زیای کردووە لە 28 میلیارد دلارەوە بۆ 31 میلیارد دلار دوایی ئەو بوو ناساغ بوو ڕۆیشت ئەمینداری گشتی ئەنجومەنی وەزیران دوای خۆی وتی ئەو داتا و ڕقەبانەی کە بەڕێز سکرتێری ئەنجومەنی وەزیران پێیوتن ئەوە هێشتا تەدقیق نەکراوە و ئەو یعنی کە ڕاست نیە جارێ ئەوان لەبەرەوە شەڕۆژاوێکی تەواویان پێوە دیار بوو ئێمە فشارێکی جدیمان کرد سواز بۆ خوا و ئەحراجمان کردن و نەیانەزانی ڕووبکەنەکوە نەیانەزانی چی بڵێن نەیانەزانی چۆن بڵێن بەیەکێکمانەوت ئەوە چێویت بەوی تریشتم بڵێ ینی ڕایانە کرد لە وەڵامەکان سەرنجام ئەوەی کە ڕوویدا ئەوەیە کە بەداخەوە دەرکەوت کێ ئەوێ لێبڕینی موچە بەردەوام بێ و کێ ناوێ چۆن دەرکەوت 69 پەرلەمانتار دەنگیان بەوەدا کە تەنها ڕاستپاردە لەیان لیژنەی دارایی سامانە سوودەکانی یاسایی ئاراستی حکوومەت بکرێ بەس ڕاستپاردە کێ بوونەوە 69 پەرلەمانتارە ئەیتر ئەوە تێکەڵ بوو یعنی لەوان لە دەسەڵات تەوان لە حزابی دەسەڵات ئۆپۆزیسیۆن کەسی تیانە بوو چونکە ئۆپۆزیسیۆن خۆی دژی ئەوەیەوە ئەوێ لێبڕینی موچە نەمێنێ و داتا و ڕقەمەکانیش ئەوە ئەسەر بێنێ و ژمارەکانی خۆشیان کە عەرزیان کرد ئەوە ئەسەرمێنێ بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە ئەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانە بە ئەعترافی خۆیان ئەڵێ ئەوەندە تێوە گلاوین لە گەندەڵی حتا وەزیری دارایی کاک ئاواتی شێخ جەناب وتی دەولەی عەمیقە هەیە دەولەی عەمیقە هەیە لە زۆنی زەرد لە زۆنی سەوز لەناو حکوومەتە وەلەویان لەم داوامێکوتم پێمان بڵێ چێن ئەو دەولەی عەمیقە یعنی واتە ئەوانی کە ڕێگریەکەن لە چاکسازەکان دەستڕۆیشتۆکان لە حکوومەت و لە دەرەوەی حکوومەت وەلیا بەڕاستی تر من ئامادە نەبووناوەکەیان بێنێت لە مەسەلەی 3 میلیارد دلارەکە و 31 میلیارد دلارەکە کە قەرزی هەرێمی کوردستانە بە نایاسایی و بە نامەعلومی لە من خۆم بۆ نەگیرا بەڕاستی پێم وتن ئەمە دزیە ئێوە لەم میلەتەیەکەن و لەم خەڵکی هەرێمی کوردستانەکەن بۆ چونکە کە تۆ 7 ساڵ یاسای بودجە نێری بۆ پەرلەمان کە تۆ هیچ راپۆرتێکی تەدقیق کراوت یعنی هاتوون بۆ پەرلەمان ناڵێ ئەمە بەیاناتی حکوومەت ئەمە زانیاریەکان ئەمە وەرەقەی ئەمە دۆکیومنتە لە کاغەزێکی ئەیفۆری سپیا هاتووانێ ڕقەمی نووسی و ئەڵێ ئەمە چۆن حکومڕانی چۆن وابێ ئەمە حکومڕانی میهێنیە ئەمە چاکسازیە ئەمە بەرنامەی کابینەی نوێنە حکوومەتی هەرێمی کوردستانە کە سەرۆکی حکوومەت ڕایگەیاند سوپاس دەکەم کاکتۆر مامۆستا عومەر جەنابیشت بەخێر بێ دەمەوێت سەرنجی بەڕێز بزان بەسەر وەڵامی وەزیرەکان و کۆمەڵێک داتاش خرانە ڕووبەست بە دیاریکراوی ئێوە کولایەنەوە پۆسیۆنەکان بۆ نەتانتوانی فشارێک دروستکەن لە کۆتایی بڕیارێک دەربچێ کۆبوونەوە کە بەبێ ئەنجام کۆتاییات بەناوی خۆی بەخشندەی میێرەبان سپاس کا حەکیم سڵاو لە بینەرانی بەڕێزیش طبعاً ئەم کۆبوونەوەیە وەکو بڵێ هەر بسم الله دەرەوازەی یەکەمی پرۆسەیەکی گەورەترە لە چوارچێوەی کاری چاودێری پەرلەمانە یعنی
ئەم کۆبوونەوەی مەفروض وا بوو پەرلەمان هێندە کارابێەوە دەستەی سارۆکایەتی هێندە پابندی یاسا و پرەنسیپەکان بێەوە حکوومەت هێندە ملکەتی کاری چاودێری پەرلەمان بێ ئەم جۆرە کۆبوونەوەانە کۆبوونەوەی ڕۆتینی هەفتانەی هەر پەرلەمانێکی دنیای زیندون واتە ئەم جۆرە گفتوگویانە حکوومەت لە وڵاتان خۆی هەموو هەفتەیە مەسا هێندێ وڵات هەیە هەموو پێنجشەممەی ڕێژزەرا چێتە پەرلەمان ڕوونکردنەوەدا زانیاریە بەخشێتە پەرلەمانتاران بۆیە هەر خودی جەلسەکە چاڕوانی ئەوەمان لێ نییە کرد کە بەرهەمێکی ئەوتۆی هەبێ بۆ چونکە کۆبنەوەکە کۆبنەوەی گفتوگۆ بوو لە گفتوگۆشا تۆ ناتوانانی مناقەشەی ئەو بۆ چونانە بکەی کە وەزیرەکان و حکومەتی خاتە ڕوو ئەوە لە ئیسیجوا باکرێت لە پرساندنە ئەو بۆ چوونێگە خاتە ڕوو وەڵامێگەداتەوە بۆ مەجموعەیە پرسیار ئەوسا من ئەتوانم بە بەڵگەی ڕاستەقینە ڕوبەڕووی ئەو وەڵامانەی ئەوان ببمەوە و پێی بڵێم کە بەڕێزت هەڵیت ئێمە ڕاستین بەم بەڵگە و بۆ بەڵگانە بۆیە ئەو زانیاریانەی کە ئەوان خستیانە ڕوو گومانەکانیان زیاتر کرد و بۆچوونەکان لای ئێمە زیاتر ساغ بوونەوە کە بەڵە داهات لە هەرێمی کوردستانە و بەشێکی زۆری نادیارە و لە دەستێکی ئەمینە نییە و ئەم حکوومەتە هیچ ئیرادەیەکی سیاسی لەدایک نەبووە بە ئاراستەی چاکسازی بە ئاراستەی ئەوەی کە لەسەر ڕێگە ڕاستەکە بڕوە و 2 ساڵ دەرفەتێکی زۆری شەکا حەکیم یعنی ئێستا یعنی ئەمە لە دەی حەوت 2 ساڵی ڕێک بەسەر تەمەنی کابینەی نوێمی حکومەتاتەیە دە ڕۆژی تر بەڵێ مەفروض وا بوو ئێستا حکومەتی هەرێم ئەم کابینەیە چونکە دەرفەت هەبوو و کات هەبوو هەرێم نە لە شەڕێکی نە لە شەڕا بووە و نە لە کارەساتێکی سروشتی گەورە ڕوبەڕوومان بۆتەوە نەخۆشی کۆرۆنا بوو ئەویش بینیمان لە کاتی نەخۆشی کۆرۆنایە حکوومەتێرم هیچ ئیلتیزامێکی ژیانی خەڵکی دەستۆ نەگرت کاسبکاران هەزاران دۆلاریان زەرەر کرد بە 1 دیناریش 1 دۆلاریش هاوکاری نەکردن تەنانەت نەخۆشخانەکان خەڵکی خێرخوازەی کردەوە باشە حکوومەتێکی لەم جۆرە ئەبوو ئێستا دوای 2 ساڵ باسی دەستکەوتەکانی بکردایە بۆ خەڵکی کوردستان و پێی بوتی نایە لەم بوارە لەو بوارە لەو بوارە ئەم هەنگاوانەم هاویشتووە بەڵام ئەوان هاتن ژمارەیەک داتایان فڕەیە کە هەموو داتاکان قابلی ئەوەن کە ڕەت بکرێنەوە مناقەشە بکرێت قەناعەت بە وەڵامی وەزیری سامە سوورەکان و دارایی کرد لەبارەی داهاتی نەوت و غیرە نەوتیش قەناعەت پێ نەبوو نەخێر ئەسڵەن یعنی ئەمەیان دڵنیا کردەوە لەو گەندەڵی و پۆخڵەواتەی کە ئێستا هەیە لە بواری بەڕێوەبردن و داراییە لەم وڵاتە بۆ نمونە ئەوەی برام کاک دکتۆر شێرکۆ فەرمووی لە بواری بەڕێوەبردنی گومرگەکانە یعنی باشترین قسەیان کە کردیان ئەوەیە کە پیاچوونەوە بە گرێبەستی کۆمپانیاکانەکەن طبعا من بیستومە پیاچوونەوەکە چۆنەکەن ڕێژەی لە سا 20 دەکەنە لە سا 25 لە سادەی هەندێک کۆمپانیاکو کۆمپانیەکانی دڵنیایی ئەکەنە لە سا 25 ئەوە چ پیاچوونەوەیەکە ئێمە ئەمانەوێ دۆخی بەڕێوەبردن بکەینەوە سەر سکە ڕاستەقینەکەی کە یەکەم بە یاسایە لە چوارچێوەی دەستورایە لە چوارچێوەی پرەنسیپایە و لە پێناو بەرژەوەندی گشتیایە بۆی خەڵک لێمان تێبگا کاک حەکیم یعنی حکوومەت کاتێک خزمەتگوزاریەکی خۆی ئەدا بە کەرتی تایبەت ئەبێ هێندە ڕێو شوێنەکان یاسایی بن لە 100% بەرژەوەندی گشتی تحقیق بێ بۆ نمونە کاتێک پاکردنەوەی ناحەیەک ئەدەی بە کۆمپانیایەک تۆ نایت ڕاستەوخۆ کۆمپانیایەکی حیزبەکەی خۆت بێنی و گرێبەستی لەگەڵا بکەیت و بە پارەیەکی زۆر بڵێ کاکە فەرمەوەی شەکەم کردەوە ئەو گرێبەست وانە لە هیچ شوێنێکی دنیاوانە یەیت گرێبەستەکەی ئەعلانەکەی مەجموعەی کۆمپانیای دیاریکرا و پسپۆر پەیوەندیدار یەن کێبڕکیەکەن کامیان بە کەمترین پارە بۆ حکومە دەیکا بەوەیانی ئەبەخشی ئێستا گرێبەستی کۆمپانیاکانی خاڵە سنووریەکان هەتا ئەو کاتەی بە گرێبەستی ئاشکرای ئیعلانی شەفافی ڕوون کە بەرژەوەندی گشتی تحقیقکان نەدرێن ئەوە بە لێرەوە من بە بینەران ئەڵێم و دڵنیا بن بەشێکی گەورەی داهات لەوێەوە ئەچێتە گیرفانی 2 حیزبەوە چ ڕاستە خۆ چ ناڕاستە بەزووکو پەرلەمانتەرانی دەسەڵات دەیکێتی لە پارتی پێش زۆر ڕخنیان نەکرد بەس بۆچی لە کۆتاییدا تەنە بڕیاریان دەڕاستبار دارەسی حکومەت بکرێ ئەو موزایە دەبوو چاوەشەکاریکردنی خەڵک بوو 69 پەرلەمانتار بە سەرۆکی پەرلەمانیشەوە دەستیان بەرز کردەوە بوو کە تەنە ڕاستباردە ئاراسی حکومەت بکرێت طبعا ئێمە هەیوادارین یعنی میلەتەکەمان ماندووە وڵاتەکەمان ماندووە و هەرێمی کوردستان بەرگەی لەوە زیاتر ڕۆشتن لەسەر ڕێڕەوی هەڵا ناگرێ پەرلەمانتاری ڕاستەقینە ئەو کەسەیە کە ڕازگۆیە لەگەڵ سوێن دەکەی کێ ڕازگۆیە لەگەڵ سوێن دەکەی کە لە بەرگری لە خەڵکەکە بەرگری لە بەرژەوەندی گشتیەکە بەرگری لە عەدالەتەکە بەرگری لە یاساەکە بۆیە ئەوەی دوێنێ
چه فراکسیۆنەکانی دەسەڵات وتیان لە ڕەخنەگرتن لە حکوومەت چ ئێمەی ئۆپۆسیۆن هەردووکی ڕاست بوو بەڵام هەموو ئەوانە کاتێک لە سەنگی مەحەکە درێن کە دەست بەرزەکرێتەوە بەڕێزت بینیت ئێمە چیمان ئەویست وەکو کاک دکتۆر فەرمووی ئێمە ئەمان ویست پەرلەمان لانی کەم بڕیارێک بدا لێبڕینی موچە هەڵوەشێنێتەوە و ناشەرعی بیچەسپێنێت کە ئەمە بڕیارێکی ناشەرعیە بەڵام دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بە پشتیوانی 69 ئەندام پەرلەمان لە هەر سێ فراکسیۆنی دەسەڵات و فراکسیۆنەکانی پێکهاتەکان بەردەوامیاندا بەم دۆخە بەچی بەوەی کە سێ لیژنە لە سێ لیژنە راپۆرتێک ئامادەیە کرێ واتە هەر تەنها تەوسیەکە تەوسیەش حکومەت دەتوانێت پابند بێتوانێت پابند نەبێ ئێمە ئەوەی ئەمانویست پابندکردنی حکومەت بوو سپاس دەکەم کاک دکتۆر سەبارەت بەوەی کە بۆچی لە ناو پەرلەمان وەزیری دارایی هیچ بەڵێنێکی نەدە لەبارەی ئەوەی کە کەی لێبڕینی موچە کۆتایی پێدێ یاخود وتی 100 میلیۆن دلارێکیان زیاد کردووە لە 100 میلیۆن دلار زیاتر نیە تەنها لە گۆڕینەوەی دۆلارە 100 میلیۆنیان زیاد دەست نەکەوتووە یعنی ژمارەکان زۆر وازەحە و خەڵکی هەرێمی کوردستانیش گاڵتەی لێت کاتێک کە مەسئولێکی حکوومەتیەت ئەڵێ ئەمە ژمارەکان و ئەمە ڕقەمەکان بۆ گاڵتەی لێ لەبەرەوەی سوورەزانی هێ لێت زێ و هاوڵاتیان بەبەر چاویانەوە ئەبیننەوە کێڵگەنەوتیەکانە ئەوە تەنکەرەکانە ئەوە هاتوچۆی ئەوە داهاتی ناوخۆیە خۆت گاڵتت بە داهاتانە هات بە داتیان هات ئەزای چۆنە خۆی ئێمە پەرلەمان ینی پەرلەمانتار و پەرلەمان ئەبێ دیوانی چاودێری دارایی مؤسسەیەکە سەر بە پەرلەمانە ئەبێ ئەو تەتقیق قوردبینی بکە ئەو پێمان بڵێ بەیاناتی حکومەت زانێرەکانی ڕاستە یا ڕاست باش و ئەو پێمان بڵێ گەندەڵەکان لەکوایەوە ئەو پێمان بڵێ کەم و کورتەکان لەکوایە ئەمانە تەنانەت ناڵن دیوانی چاودێری دارایی راپۆرتیش با بە ئێمە کە بە قانون دیوانی چاودێری دارایی سەر بە پەرلەمان و ئەبێ راپۆرت با بە ئێمە دیوانی چاودێری دارایی 8 مانگە بەدوای قەرزەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوەی کاڵسی 1 میلیارد دلار ئێستش تەواو نەبووە یعنی ئەگەر قەرزی حکوومەتی ئەمریکی بووە حکوومەتی زەبەلەحەکانی دنیا وایە بە مانگێک بە دوو مانگ تەواو بوو بەڵام یعنی چی پێی ناکرد لەبەرەوە وازەحە مەسەلەکە تەلاعوبە مەسەلەکە فرتوفێڵە مەسەلەکە ئەوەیە کە ئەحزابی دەسەڵات کە ئێستا لە دەسەڵاتن بەڕاستی لەسەر گیرفانی خەڵکی هەرێمی کوردستان و لەسەر موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەژین و ئەو لێ بڕینش کە لە سایە 21ەکە لەگەڵ ئەوەی کە لە 120 فەرقی عوملەی دۆلار و دینار کە دروست بوو واتە لە 141 قووەتی موچەی خۆرانی هەرێمی کوردستان دابەزیوە لەبەرەوە ئەوان ئێستا بەشێکی زۆر لە دەستکەوتەکان ئەلەویایە کە بڵێن بە حسابی خۆیان بەوە ئیتر بۆ ئەژین حەزابی دەسەڵات بۆیە متمانە نەماوە لە نێوان کۆمەڵگەوە خەڵکو لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان یعنی تەزویر نەکرێت لە انتخاباتەوە انتخاباتێکی دادپەروەر بێ و خەڵک ئازاد بێ بە حیاتی یەکێتی و پارتی ڕوبعی ئەو سەوتانە ناهێنەوە کە هەیەە بەڵامی تر ژیانی خەڵکیان یەکێک بەهۆی بندیواری یەکێک بەهۆی موچەکەی یەکێک بەهۆی زەختەوە یەکێک بەهۆی ئیغراءاتەوە یەکێک یعنی وایان لێ کردوون کە نسبەتێک لە خەڵک دنیان بۆ ئەژناوەکو واقعی حاڵ نەوەڵا ئەم ئەداء یعنی ئەگەر 1 ساڵ یاسای بودجەنەیە بۆ پەرلەمان لە حکوومەتەوە حکوومەتە هەڵوەشێتەوە ئەبێ هەڵوەشێتەوە بە سەحبی فقەی لێ متمانی لێ بسەنرێتەوە بەڵام ئیتر واقعی حکومڕانی لە هەرێمی کوردستانە پەرلەمانیش متمانەی ئینقلابی سپی بەسەراکراوە یعنی کودەتای سپی بەسەر کودەتا چیە لەوەدا کودەتا چیەکە ئەحزابی دەسەڵاتە کودەتا چیەکە ئەوانن کە سڵتەی پەرلەمانیان پەک خستو ینی ئەڵێ فلان وەزیر ئەو بەڵگە ئەبێ بێت بۆی کە لێپرسینی لەگەڵ بکرێ و متمانی لێ بسەرێتەوە نە وەزیرەکە ئەنێرێ نە هێڵێ پرساندنەکەش بکرێ نە ڕێکارەکەش مەسەر ئەتەوێ بچی گەندەڵکارێک بگری ئەوە تا پێرێ سەرۆکی پەرلەمان نووسراوێکی دەرکردووە لە پەرلەمانتار بۆی نییە بچێ بەدەدا چونکە لەگەڵ پرۆژەکان و لەگەڵ ئەوانایەکەوە 100% مخالفەی کرۆکی کاری پەرلەمانەیە کە بەدەداچوون یەکێکە لە ئەرکەسەرەکیەکانی پەرلەمان متابعە و ڕقابە و بەدەداچوون و لێپرسینەوە ئەمانە سەرۆکی پەرلەمان ینی پەیامێک زۆر مهمە خەڵکی هەرێمی کوردستان تەواو لای ڕوون بێ ئەوەی کە ئێستا تەنها جوڵەکە بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی بۆ ڕیفۆرم و چاکسازیەکان بۆ ئەوەی کە بەڕووی ئەمانە بێتەوە بە خۆیان و بە مؤسساتیان و بە ئیمکانیاتیان و بە سەرمایی دزراویان و تەنانەت بەو چەک بەدەستانش کە ئەیان پارێزن تەنها پەرلەمانتارە و پەرلەمانتاریش ئێستا بە تایبەتی ئەوانەی ئۆپۆزیسیۆن بە تایبەتی ئەوانەی کە بوێرانە بەرەو ڕوویان بوونەتەوە لە هەموو لایەکەوە لێ ئەدرێن ئەوە تا لە سەرۆکایەتی پەرلەمانەوە
هەر شتێک لە دژی پەرلەمانتارە ئاکتیڤەکان بێ ئەوە ئەکەن هەر شتێک دەنگیان کە بکاتەوە ئەوە کە بەڵام سواز بخوا تا ئێستا نەیانتوانی و ناشتوانن تەنانەت کەرتی تایبەت و کۆمپانیا زەبەلاحەکانیش کاتێک کە سەیرەکەن فەزەحیانەکەین و گەندەڵەکانیان کەشفەکەین و بەڵۆ ڕوویان ئەوەسینەوە تەماشاکەی زۆر ئاسایی زۆر بە شێوازێکی ئاسایەکە چەند سۆشیال میدیایەک ئەکڕێتەوە و هەڵمەتێکی گەورە دروستەکان بۆ تەشویی سومعەتی ئەم پەرلەمانتار ئەو پەرلەمانتار ئەوە بێ لە حکوومەت کە بستی بە قەرز نایە بێ لە حزبەکانی دەسەڵات کە بستی بە قەرز نایەن لەبەرەوە زۆر مهمە ئەم ڕایگشتی کە دروستیەکەن ئەمانە بەخۆیان و مؤسساتی ئیعلامیان بۆ لێدانی پەرلەمان بۆ زەعیفکردنی پەرلەمان بۆ لاوازکردنی پەرلەمان و بەداخەوە سەرۆکاتی پەرلەمان بەشێکە لەو هەڵمەتەوە ئەتوانم بڵێم قیادەشیەکە کە پەرلەمان و پەرلەمانتار لاواز بێ لەبەرەوە ئەمە واقعیشی دروست کرد سوپاس بۆخوا ئێمە کۆڵمان نەیەوە یعنی سوپاس بۆخوا فراکسیۆنی یەکگرتووە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیە لە پێشەنگی ئەوانین سپاس بخوا کە بەرە ڕوویان بووینەتەوە کۆڵمان لێناوە زۆر ئیزعاجن پێمان وە زۆر ئیزعاجن پێمان بۆ لە بەری سەرێشەی گەورەمان وجودکردن بەخوا دوێنێ ئەو 18 ساعاتە و خەڵک بینیەوە تا بە بەرچایەوە لە سایتی پەرلەمان ئەتوانێت بچێ هەموو هەر 18 ساعاتەکە ببینێ نەیان ئەزانی بڵێن چی یعنی وا ئیحراج ببوون فشارێکی وامان لەسەر دروست کردبوون سپاس بەخوای گەورە بەڵام ئیتر ئەوەیە هەرێمی کوردستان وەهمێک تیا هەیە پێوترە حکومڕانی ئەوەی کە بڕیاری بەدەستە ئەوەیە کە چەکەکەی لەگەڵایە لە هەرێمی کوردستانە چەک حکومەکە نەک قانون چەک حکومەکە نەک پەرلەمان چەک حکومەکە حتا تەنانەت حکوومەتیش خۆی بۆتە قوربانی یەکێتی و پارتی حکوومەت خۆی عەقدەکان گرێبەستەکان بچووکترین عەقد لە زۆنی سەوز لە زۆنی زەرد تەنانەت داهاتەکەش مانگی پێشوو لەبەرەوەی زۆنی سەوز تەنها 15 داهاتی زۆنی سەوزی جێڕایەوە بۆ وەزارەتی دارایی لەولاوە زۆنی زەردوتی دیمادەم وایە منیش داهاتی نەوت ناگەرمەوە بۆ وەزارەتی دارایی بوو بە شەڕی تەسلیمکردنی داهات اینجا بەهۆی ئەوە لە 48 ڕۆژە اینجا موچیان دابەش کرد یعنی مەهزەرەیەکە ئەم هەرێمی کوردستانە بەدەست ئەم دەسەڵاتدارانەوە وێنەی نییە یعنی ئەو دیبلۆماتکار و قونسڵوانە کەیان بین و قسەیان لەگەڵاکەینۆمانە ئەڵێ وەڵڵاهی ئێمە پێمان سەیرە ئەمانە ئاوا لە میلەتی خۆیانەکەن یعنی لە دنیاە زوڵم هەبووە بەڵام بەو شێوەیە و بەم بێڕەحمێ و بەم بێبەزەیە و یعنی وەضعی گیرفانی خەڵک ئەو هەموو بێکاریە و ڕۆژ بە ڕۆژ بەرز دەبێتەوە ئەو هەموو فەقیر و هەژاریە ئەوە پرۆژەکان 3000 کۆمپانیا لەم هەرێمی کوردستانە قفڵ بووە یعنی ئیفلاسی کردووە وازی هێنا ئەو حاڵی بازارە ئەو حاڵی لەولاوەیە دەڵێ وەڵا لە ماوەی 6 مانگا ئێمە 3 میلیارد دلار قەرزمان زیاد کردووە لە دوای لەسەر قەرزەکانش پرسیار لێ دەکەم مامۆستا عومەر سەبارەت بە داتاکانی وەزیری دارایی کە بەبێ ئەوەی کە لە پەرلەمان هیچ بەڵێنێکی نەدا کە بڵێ لێبڕینی موچە کۆتایی پێدەنی یاخود دەستکاریی دەکەن کە ساڵێکی بەسەردا تێپەڕێوتی ئێستا لە نەوت مانگی ڕابردوو 494 میلیاریان بۆ هاتووە لە داهاتی ناوخۆ 301 میلیارد کە دەکاتە بڵێ 795 باسی ئەو هاوکارێشی کردن کە هاوپەیمانان کردویانەکە 30 میلیارە تقریبا 820 میلیاردەکە بەس خۆوان کە ئەو مانگە موچە دەدەن بە لێبڕینەوە 770 میلیارە بۆچی ئەو زیادەی داهاتی کە دەمێن و ئەوان چی لێ دەکەن طبعا کاک حەکیم شتێک هەیە پێوترێ مەبدەئی شەفافیەت من حەزەکەم ئەوە ڕوونکەمەوە هەر حکوومەتێک تاوەکو زیاتر یاساکان جێبەجێ بکات تاوەکو نزیکتر بێت لە مەبدەئی شەفافیەت حکوومەتێکە لە بەرژەوەندی گشتی کارەکە باتوانانی بڵێ حکوومەتێکی باشە بەڵام داوتنی ڕقام ئەمە نابێتە بەڵگەی ئەوەی کام حکوومەتە شەفافە جارێ هەر ئەو ژمارانە خۆیان ئێمە بە پرسیاری نووسرا و پرسیاریان بۆ ئەنێرین ئەو ژماران نانێرن بۆی لەسەریان نەبێتە ماڵ مانگێک ڕقمێک بڵێ و دوای مانگێکتر ڕقمێک ئەو خۆی ژمارەیەک بڵێ وەزارەتی سامانە سروشتەکان ژمارەیەکی چکە ڕاستیەکە وایە ئێستا پەرلەمان حکوومەت وەکو لە فەوزایە بژی ئاوایە بۆ چونکە چوارچێوەیەکی دیاریکراوی پلاندانراوی بواری ئابووری و دارایی نییە کە خۆی لە یاسای بودجا بینێتەوە تەبەنێ ماڵین یاسای بودجا مەبەستمان یاسایەکی ڕاستەقینەیە کە شەفافیەتی تیابێت داهاتی حەقیقی ئاشکراکە و عەدالەتی تیابێت نەک یاسایەکی بودجەکە ئەم واقعی کە ئێستا هەیە بیخاتە چوارچێوەی یاساییەوە بۆیە ئەو ڕقەمانە بە هیچ جۆرە جێگەی باوەڕ نین کاتێک جێگەی باوەڕن کە بخرێنە ناو مناقەشەوە و لە سەرچاوەکانیشیان بکۆڵیتەوە مەسەلەن ئەڵێ لە ناوخۆ ئێمە 300 میلیارد داهاتمانە چۆن لەکوێوە لە گومرگەوە چەندە لە ئیبراهیم خەلیلەوە چەندە لە باشما چونکە ئێمە هەموو ئەوانەمان لایە یعنی من جوڵەی بازرگانی قەبارەی ئاڵگۆڕی بازرگانی ئیبراهیم خەلیل دەزانم
ژمارەی بار هەڵگرەکان لە ئیبراهیم خەلیل دەزانم لە باشما خەزانم لە حاجی ئۆمەران دەزانم بەم جۆرە توانم مناقەشەی بکەم مەسەڵەن پێم مەڵێ لە ڕسومات و خزمەتگوزاریەوە ئەوەندە ملیارم دەستکەوتووە لە وەزارەتی من پێڵێم لە ناوخۆوە چەند دەستکەوتووە یعنی شیکردنەوەی ژمارەکان ئەمان گەێنێتە شەفافیت نەوەکو لە پەرلەمانەوە لە کۆبوونەوەیەکی گشتیا ئێمە داهاتی ناوخۆمان 300 ملیارە و بڕوە و جەلسەکەش جەلسەی ئیستیجوا بوو پرساندن نەبێت تا بڵێم ئەم 300 ملیارەت لەکوێ هێنا چۆن هێنا ئادەی پێم بڵێ لە فڕۆکخانی سلێمانیەوە داهاتت چەنە لە هەولێرەوە چەنە لە حاجی ئۆمەرانەوە چەنە ئەی لە سێمەلکا بۆ داهاتت هیچ دیار نییە ئەی بۆچی یعنی ئەمە کە لەم گفتوگۆیانەوە یعنی لە گفتۆی حەقیقی کە ژمارەکان وردەکەیتەوە قابلیەتی شەفافیەتیان زیاترتیا دەرەکەوێت بۆیە ئەوەی ئێستا ئەوان وتیان دوێنە لە کۆبوونەوەی پەرلەمانە دوێنە شەو گومانەکان زیاترەکە و زیاتر دەرخەری ئەو ڕاستیە کە باشە بەس وەزیری دارایی خۆی وتی وەزارەتەکەی قاپێکە هەموو داهاتەکان کۆ دەکاتەوە هەموو داهاتەکان دەچێتەوە قاپە خۆی ناوی بێت لە نەوتە لە داهاتەکانی ترە هەر ئەو جەنابی وەزیری داراییە لە کۆبوونەوەی مانگی دەی ساڵی ڕابردووە کە ئێمە بۆ پرۆسەیەکی پرساندنمان دەست پێ کرد فراکسیۆنی کۆمەڵ یەگرت و هێندێک لە گۆڕان هێندێک لە سەربەخۆکان کە 23 کەس بووین بۆ سەرۆکی حکومەت جێگری سەرۆکی حکومەت وەزیری دارایی بەر لەوەی پرۆسەی پرساندنەکەی ئێمە دەست پێ بکە ئەوان خۆیان هاتنە پەرلەمان بە خێرایی لەوێ ڕوونکردنەوەیاندا هەر سێکیان وتیان بەشێک لە داهاتەکان ناگەڕێنەوە خەزێنی گشتی خۆی ئێمە کفرمان نەکردووە هەر ئەو بەشە ئەوان ئەڵێن ناگەڕێتەوە خەزێنی گشتی ئێمە بۆیان نەژمێری قاپەکەی وەزیر گوێز بە ژمارەمە هەی دیارە پێدوای نیوەی بۆ دێتەوە قاپی ئەگەر بەوەکو قاپێک دابێنێەوە یەک دیناریش بێت نابێت کاک حەکیم یەک دیناریش بێت ستەمە ئەزانی یەک دیناری دۆلار یەک دیناری داهاتی ئەم وڵاتە نەگەڕێتەوە خەزێنی گشتی یعنی چی؟ یعنی پارەی قوتی مناڵی ئەم وڵاتە یعنی قوتی مناڵێکی بێسەرپەرشت یعنی قوتی خاوەن پێداویستێکی تایبەت یعنی قوتی مناڵی پزیشکێک شەهیدێک مامۆستایەک ئەمە مەسەلەکەیە بابەتەکە ئەوەیە ڕوانگەی ئێمە ئەوەیە کە ئەم سەروەت و سامانەی کە هەیە لە وڵاتان مڵکی دوو هێزی سیاسی نییە مڵکی دوو خێزان و بنەماڵە نییە مڵکی خەڵکی کوردستانە ئەمڕۆ سبەی هەر ئەبێ بگەڕێتەوە دەستی خەڵک ئەمە بابەتەکەی ئێمەیە خۆ ئێمە ناڵێن بگەڕێتەوە دەستی کۆمەڵ و یەگرت و یا خەڵکێک ئێمە ئەڵێن بگەڕێتەوە دەستی ئەمین ئەو کەسەی کە بە متمانەوە لە چوارچێوە یاسا لە حکومەتا کارەکە سەبارەت بۆی کە وتی 100 ملیارێک زیادی کردووە داهات پێتان 100 میلیۆن دلار زیادی کرد هەر ئەوەندەیە لەو کاتێک کە لێبڕینی موچە هەیە لەو کاتێک کە بۆ نمونە نەوت بەرز بۆتەوە هەر ئەوەندەیە نەخێر تەنها لە جیاوازی دلار بۆ دینار لەنەوتەوە 75 میلیارد دینار داهات زیادی کردووە تەنها لە گۆڕینەوەی نرخی بانکی ناوەندی لەگەڵ نرخی بازاڕی دۆلاری هاتوو لە نەوتەوە 22 ملیار دینار داهاتە کە کەس ناسانێ بۆ کیاڕۆوە تۆ ئەم ئیشێکی لەم جۆرە ئەبێ بە تەندەر بیکەی بە ڕاگەیاندنی ئاشکرا بیکە بێ کۆمپانیاکان بێنە پێشەوە بە کێبڕکێ کێ پارەی زۆرتر بۆ حکوومەت و خەزیێنەی گشتیە گەڕێنێتەوە بیدەی بەوە نەوەکو بیدەی بە بانکێک لە بەدەستی دوو لە حیزبەکەی خۆت و لە 22 میلیارد دیناری داهاتی ئەم وڵاتە بەم جۆرە بڕوە پاشان لە باجەوە لە 45 میلیارەوە گەشتۆتە 90 میلیارد و من دڵنیام تا کۆتایی ئەم ساڵە زیاد نەکردووە یەک فلزبادیان زیاد نەکردووە ئەمە قسەیەکی دقیقە طبعا هەرێمی کوردستان لەبەرەوەی پارەیەکی زەبەلاح لە بەغداوە ئەهات لە ساڵانی ڕابردووە بە هیچ جۆرە لە هەرێمی کوردستان چاو لەسەر داهاتی گومرگ و باج و ڕسوماتەوانە نەبوو یعنی بە شێوەیەکی زۆر بەربڵاو ئەم داهاتانە ئەچوونە گیرفانی هەردوو هێزی سیاسی و لە ڕێگەی کۆمپانیەکان و گروپی کۆمپانیەکانەوە ئەزانی بۆ چونکە کەرتی تایبەت بە شێوەیەکی بەربڵاو احتیکارێکی گەورەی هەردوو هێزی سیاسی تایە لەو ڕێگەیەوە ئەوان چاوپۆشیان لە کۆمپانیەکان کردووە چ بە فرتوفێڵی بابڵین ئەو فرتوفێڵانی کە هەن لە بواری باجا چ بە بەخشینیان چ بە وازلێهێنانیان بۆیە لە باجەوە بەڵە وەکو یاسا دەستکاری یاسا نەکراوە بە شێوەیەکی گشتی بەڵام جێبەجێکردنی یاساکان جیاوازی تایە با من کاحەکیمان هەیە با بۆ دوای ئەمە بە هەر نەقسە بێت جێبەجێکردنی یاساکان جیاوازی تایە دوکاندارێک لە بازار ناتوانێت خۆی لە باج بدزێتەوە بەڵام کۆمپانیا گەورە زەبەلاحەکان لە باج خۆیانت سپاس دەکەم بەڵێ بینیرانی بەڕست ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بێنەوە
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. ئێمە لە کۆمپانیای ئاکۆکەریم بە تیمێکی شارەزا و خاوەن ئەزمون بۆ ماوەی چەندین ساڵە بەردەوامین لە جێبەجێکردن و دابینکردنی دەرگا و پەنجەرەی ئەلمنیۆم لە جۆری ئازیل و سیستەم. دڵسۆزی لە جێبەجێکردن و جددیبوون لە کارەکانمان وای کردووە دۆخی کارکردنمان فراوانتر بێ، هەم لە ڕووی ژماری کارمەند و مەودای جوگرافیای کارکردنمان لە هەر 5 پارێزگاکەی هەرێمی کوردستان تاکو و پارێزگاکانی دیکەی عێراق. بینا و باڵەخانە نوێیەکان بە شێوازێکی مۆدێرن دەرناکەون ئەگەر دەرگا و پەنجەرەکانیان ئەلمنیۆم نەبن، بۆیە ئێمە باشترین جۆری ئەلمنیۆمتان بۆ دابین دەکەین. دیزایانی بیناکەت هەر چۆنێک بێ، هەر ڕەنگێک بێ، ئێمە بە ڕەنگە جیاوازەکانی ئەلمنیۆم تەنسیق و ڕێخستن دروست دەکەین، چونکە هەموو جۆرە ڕەنگەکانی ئەلمنیۆم لای ئێمە بەردەستە. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. هەندێکە چەندین جۆر چاکردن و تێکەڵ یەکەن. هەندێکی ترە چن لە چایخانەکان تێکەڵی چایەکانەکەڵن. بەڵام ئێستا بۆ یەکەم جار لە عێراقدا چای سەعدەدین خۆی بە تەنها ئەمداهێنانەی کردووە و تێکەڵەیەکی دەگمەنی بۆ ئامادە کردووە. چای سەعدەدین تێکەڵەی چایخانە، تابی بکە و ئەنجا بزانە تێکەڵکردنی چا چۆنە بێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کاک دکتۆر شێرکۆ سەبارەت بە قەرزەکان پێشتر بەڕێزیشتە پرسیارکرد ناو پەرلەمان لەبارەی قەرزەکانەوە، بەس سەرۆکی حکوومەت لە ساڵی ڕابردوو لە مانگی 5 وتی 24 میلیارد دلار کابینەی بەسەر کابینەیەکیان ئەو کاتەوتی کابینەیەکیان بۆ بەجێماوە 24 میلیارە. دوایی لە سەردەمی و دوایی زیادی کرد لە مانگی دەوتیان 28 میلیارە، ئەم دوێنێ بۆ نموتیان 31 میلیارە، تقریبا 7 میلیارد دلار زیادی کرد لە سەردەمی کابینێت. دیارە بۆچی لە کاتێکە موچە نەدراوە خزمەت گوزاری نییە، بۆچی زیادی کردەوە؟ وڵا پێش مەسەلەی قەرز ئێمە دوێنێ شتێکمان کەشف کرد کە ئینکاریان لێ کرد لە چەند ساڵی ڕابردووە. ئەویش ئەوە بوو لە مەسەلەی تەحویلی پارە و داهاتی نەوت و گازی هەرێمی کوردستانە تەلاعوب و پارەپەیاکردن هەیە و ملیارێک دلار لە بانقێکی لوبنانیە بەهۆی کەسێکەوە کە بە ناوی لاخانیەوەیە کە ئەو منەسیقی فرۆشتنەوە و پارەوەرگرتنی نەوتی هەرێمی کوردستان و حسابی بانقی ئەو جۆرەشتانە ئەو ملیارێک دلار هەر لەوەیە جارێ ماوەتەوە لە لوبنان بەڵێ خەڵکی کوردستان و احترافیشی کرد، ینی حکوومەت احترافی کرد کە بەڵێ وای، بەڵام هەمووی خاتەوە سەر کابینەی هەشتم. بەڵێ ئێمە پێمان وتن دوێنێ وتمان ئەمە نابێ کاک ئاشتی هەورامی تا ئێستا دەستی هەبێ لە تەحویلی پارە و هێنانی پارە و کۆمپانیایەکی کەرتی تایبەت داهاتی نەوتی هەرێمی کوردستان وەربگرێ و دوای ئەو کۆمپانیایە بچێ
بیە بە بانقێک و لە بانقەکەەوە بگۆڕدرێتەوە دینار بۆ دۆلار و اینجا لێەوە 300 میلیۆن دلاری بڵین بدرێ بۆ وەزارەتی دارایی و ئەوی تریشی کەس نازانێت چی لێت ئەوانە ئەوە بوو ئەمینداری گشتی ئەنجومەنی وەزیران لەوێ ڕای گەیان بەڵێ وتی بەڵێ ئەوە ڕاست بوو و ئێمە لە مانگی پێنجە کۆتاییمان بەوە هێناوە و ئێستا حکوومەتی هەرێم ڕاستەوە خۆ داهاتی نەوت ئەچێتە سەر حسابی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ یەکەم جار لە تاریخی مامەڵەی نەوتی هەرێمی کوردستانە لە مانگی پێنجە حکوومەت ڕاستەوە خۆ داهاتی نەوتی هەرێمی کوردستانی چۆتە سەر حساب لە بانکەکان پێشتر دراوە بە کەرتی تایبەت خراوتە سەر حساباتی شخصی ئەمە اعترافی ئەمینداری گشتی ئەنجومەنی وەزیرانە کەەوە بەڕاستی بەس لەسەرەوە حکوومەتە بێ متمانی لێ بسەرێتەوە بەس لەسەر ئەوە چونکە هەموو ئەم بڕگانە مستەفید بوون لە مامەڵە داراییەکە ئەوەی کە پارەکەی بۆ ئەو کۆمپانیایی کە پارەکەی بۆ تەحویل کراوە ئەو کۆمپانیا کە پارەکەی بۆ تەحویل کراوە دواتر مستەفید بووە لی ناردێتی بۆ بانقیش لە ئاڵو گۆڕەکەیە مستەفید بۆ لێ چونکە نرخی دۆلار و کاتە 180 بۆ دوای بە 121 لەگەڵ بازار یعنی بانقی مرکزی سعری بانقی مرکزی و سعری بازار و لەو گۆڕینەیە مستەفید بووە اینجا دوای نێردراوە یعنی 3-4 مەرحەلە مستەفید بوون ئەمە هەمووی هەدری پارە بووە اینجا بینە سەر مەسەلەی قەرزەکان جاری یەکەم ئەمەی کە ئەمان باسیەکەن هیچی قەرز نییە بۆ قەرز چییە؟ قەرز ئەوەیە کە جنابەت بڕێک پارە ئەدەی بە من دواتر من ئەبێ بدەمەوە ئەوە قەرزە بەڵام 12 ملیار دۆلار پاشەکەوتی موچە خۆرانی هەرێمی کوردستانە ئەمە خۆ قەرز نییە موچە خۆران دابێتیان بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە دزینی حکوومەتی هەرێمی کوردستانە بە شێوازێکی نایاسایی دەستبردنە بۆ موچە خۆرانی هەرێمی کوردستان بە بیانی جۆرا و جۆر یعنی کە هیچی مەقبول نییە بۆی ئەمە پێ ناوترێ قەرز ئەمە پێوترێ دزی نەک قەرز ئەوەیە کە بەڕزامەندی هەردوو لابێتەوە بە زۆر بەڵێندەران عینەن شت 3 ملیار دلار پارەی بەڵێندەران لە بانکەکان بووە گستیان لێو بردیان ئەمە کەی قەرزە ئەمە قەرز نییە TBI ئەو حسابەیە کە بانقی بازرگانی عێراقە بەڵێ و ئێستا بێ بە وەجەبات لەمەوە حکوومەت 4 ملیار دلارە بەڵێ ئەمە دەستیان بۆ برد لەبەری بانکەکە لە هەرێمی کوردستانە بوو ئەویشان برد و خوارد ئێمە کەی قەرز ئەمانەکەی قەرزن ئەمانە قەرز نین ئەمانە دەستبردنە بە شێوازێکی نایاسایی بۆ حقوق و بۆ استحقاقاتی خەڵکی تر لەبەرەوە ئەمان هاتوون نایە ناوە قەرز لەبەری ڕوویان نایە بڵێن ئەمە دزیە ڕویان نایە بڵێن ئەمە مامەڵەیەکی نایاساییە باش بەس لەسەر نەوت وەزیری نەوت کۆمەڵە قسەی کرد و هەڕەشەشی تێدا بوو وتی فەرمانبەر لە وەزارەتەکەی من گەندەڵی بکات دەیکەم بە 100 پارچەوە بەڵێ 6 مانگە هیچی کردووە خۆی جارێ 3-4 مانگە بیانی دەست بەکار بووە اینجا خۆنەوتەکە بەناو وەزارەتی سامانە سروشتیەکانە بۆڕێکە ناڕاتەوەکو هەر فەرمان بەرەو سەڵێکی لێ دەربێنێت و بڵێ وڵا گەندەڵی لێ ئەەکەمەوانە نەخێر گەندەڵێکە لەوایە کە بۆڕێکە بۆڕی نەوتی هەرێمی کوردستان بە ملیارێک دۆلاری ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە دروست کراوە وەختی خۆی فرۆشراوەتەوە بە ڕۆزنەفت و بە کۆمپانیای کار ڕۆزنەفتی ڕوسی کۆمپانیا بۆ کۆمپانیای کار داهاتیان بۆ دەڕەوە و لەگەڵ ئەوەش نسبەتێک لە بڵێ لە داهاتی ئەو بۆ ڕێنەوتەش ئەدرێ بەوان لە دنیا شتیوانە بووە تۆ بە پارەی حکوومەت بۆ ڕێیەک دروستکەی و دواتر ئەم بۆ ڕێە بفرۆشیتەوە بۆ کۆمپانیای کەرتی تایبەت دێشیشیان بۆچی ڕۆزنەفت لەبەرەی ڕۆزنەفت بە تەما بوون ڕوسیەکان بێنە سەر خەت بۆ مەسەلەی فدراڵ و بەزمڕزم ئەمانە داوێت کە ڕفراندۆم و ئەمانە کە ئەمریکەکان پشتیان تێکردن ویستیان ڕوسەکان بێنە سەر خەت ڕۆزنەفتیان بەحساب ڕازی کرد و لە 160 بۆ ڕێنەوتەکان نا بە ڕۆزنەفت و کۆمپانیای کار بڕەکەیتی ئەمە چۆن شتی و ئەبێ لەبەرەوە ئەمە بۆڕی ئەوە ئەلیا گەندەڵێکەیە نەک لە ناو ئەوەی کە بڵێ وڵا وەزارەتی سامانە سروشتیەکان ئاواکەن بە 100 لە نەوتی هەرێمی کوردستان لە بڕێکەی دەرێن و دەتوانێت بیان کە بە 100 پارچەوە ناخۆ ئیتر خۆ ئێمە تەمە ناکەین ئێمە لە خوامان ئەوێ پاکسازی و چاکسازی هەر کەسێک بیکە ئێمە پشتیوانی ئێمە بیر لەوە ناکەینەوە کە وڵا ئۆپۆزیسیۆنە و دەسەڵاتە و جۆرەشان نەخێر ئەوەی کە مەسلحەتی خەڵکی تێیە ئەوەی کە بەرژۆندی خەڵکی تێ هەر کەسێک بیکا دەستخۆشی لێکەین و پشتیوانیشی لێکەین بەڵام ئەمەی کە ئەم ئەیلۆ کردم 3-4 مانگە جارێ هێشتا دەسوپەرژی نەرم نەبووە لەگەڵ گەندەڵیە یعنی هێشتا ئەوەی کە ئەوەی 4 مانگەی داتایەکی شەفاف بووە لەگەڵ ئەوە کولیژنەی سامانە سروشتیەکان کە خۆی وتی هەر کەسێک 3 جار لە لیژنەی سامانە سروشتیەکان داوامان کرد بێ بۆ لیژنە نەهات
هەر خۆی لە خۆیەوە مخالفەی یاسایە مخالفەی پێڕەوە بۆ نایی بۆ لیژنەی معنی کە لیژنەی سامانە سروشتەکان لە پەرلەمانی کوردستان لەوانەیە بڵێم لە هاتنە سەر ڕەحمە لە کاک ئاشتی هەورامی پێشتر کە هەر کاتێ بمانویستە ئەمان کێشە ئەمانێنە بۆ لیژنەی سامانە سروشتەکان و تێر سەر و دڵمانەگرت و ڕێشتەوە بەڵام ئەمە نەخێت تا ئێستا سێ جارەوە داوامان کردو نهاتوە. سپاسەکەم ماوەستە عومەر سەبارەت بەوەی کە زۆر لە پەرلەمانتانە پرسیاران کرد لەبارەی فەرمانبەرانی گرێبەست خۆبەخشانی کەتی تەندروستی سێیەکەمەکان مامۆستایانی وانە بێش بۆچی هیچ وەڵامێکی یەکلاکەرەوەیان هەر نەداوە لەبارەوە هیچ بەڵێنێک نەبوو لە کۆبوونەوەکەی پەرلەمان. ئەسلی مەسەلەکە ئەوەیە کە حکوومەتێکە بەڕاستی وەکو بڵێ دەستی لە بنی هەمانێکەوە دەرچووە و میراتگیری حکوومەتەکان و کابینەکانی پێشووە ئەو قسە ڕاست نییە لەگەڵ ڕێزمێک دوو وەزیر کردیان وتیان ئێمە بەرپرسنین ئەوان بەرپرسن هەم لە ڕووی یاساییە و بەرپرسن هەم لە ڕووی سیاسیەوە بۆ جێگری سەرۆکی حکوومەتی ئێستا هەر جێگریش نەبوو لە کابینەکەی پێشوو بۆ سەرۆکی ئێستای حکوومەت هەر لە هەمان حیزبی سەرۆکی حکوومەتی پێشوو نییە چۆن بەرپرس نییە بەرپرسە لە 100% و کابینەکە بە تەواوەتی میراتگیری سیاسی و یاسایی کابینەی پێشووە و بە هەموو کابینەکانی یەک لە دوای یەک هێندە کاری نایاساییان کردووە لە هەر کابینەیەکە قۆناغێکە مەجموعە یاسایان وەلاناوە بۆ نمونە لە سامانە سروشتیەکان مەسەن جەناب دەپرسی ئاخر وەڵامی گرێبەست و وەڵامی دامەزراندن و وەڵامی ڕەخسانی هەلیکار و دروستکردنی پرۆژە و هەموو ئەوانە بەمە ئەدرێتەوە کە تۆ ڕوونبی شەفافبی یاساکان جێبەجێ بکەیت مەسەن تۆ لە ساڵی 2007ەوە دوو یاسات بۆ وەزارەتی سامانە سروشتیەکان بۆ نەوت و گاز دەرچواندووە 14 دانە ساڵە ئەم یاسایان وەلاناوە خۆیان چۆنیان ویستوە ئەوانەوتیان فرۆشتووە یعنی ئەوەی کاک دکتۆر کەمال دوێنێ لە پەرلەمان باسی کرد و فراکسیۆنەکانی دەسەڵات چەپڵیان بۆ لێدا هیچی یاسایی هەر هیچی یاسایی نیە هەر بۆ قسەشەوە یاسایی نیە طبعا لەگەڵ ڕێزمان ئێمە حەزەکەین کەسێک قوتی مناڵی ئەم وڵاتە بخوا حق خوای گەورە بیکا بە 1000 پارچەوە ئێمە نایکەین چونکە ئێمە دەست بە قانون مامەڵ لەگەڵ هەر کەسێک ئاکەین خۆ ئەمە قەسابخانە نییە وانیەکە حەکیم تەنانەت کەسێک کە تۆ مەسەلەن دزیشەکە بە پێی یاسا ئەبێ بچێتە محکەمە سەربەخۆ بێ دادگەرانە بێ ئێمە نامانەوێت گەندەڵەکان بکەنە 100 پارچەوە ئێمە مانەیە بەس گەندەڵەکان بانکەن و سزایان بدەن بیان خەنە سزنەوە سەرۆت سامانەکانیان لێ بستنەوە وەزیر هەیە لە کابینەی پێشوو ڤێلاکەی بای 2 ملیۆن دلارە بێ زەحمەت دەستەی نەزاهە بنێرن بە ئەم کابینەیە کە مەسەلەن لە هینەکەیان نووسیوەتی چاکسازیەکە مناشکە با دەستەی نەزاهە بنێرێ بە وەزیرەکەی خۆی بڵێ چۆن مەسەلەن بە 10 ساڵی وەزیری موچەکەشە هەر هیچ نەخۆی ڤێلا دروستەکەی بە 2 ملیۆن دلار ئێمە نامانەوێت گەندەڵکار بکەینە بە 100 پارچەوە ئێمە ئەمانەوێت بەس ئەوەندە قانونی لەسەر جێبەجێ بکەین پارەکەی لێ بسەنینەوە کە لە کوردستانە بە سەدانن بە هەزارانن زۆر ڕوونە زۆر دیارە کۆمپانیان هەیە گروپی کۆمپانیان هەیە و هێندە لە پارەکانیان لە بانقەکانی دەرەوەیە و بیان خەنە سزنەوە نەوەکو بەعکسەوە نیشتیمان پەروەریمان پێ بفرۆشەوە با من هێشتێکەش تەواو بکەم کاحێکم ئێمە قبوڵمانە بڵێن قەرزاری بەس بەو مەرجەی بێن پێمان بڵێن قەرزیان بۆچی کردووە آخر بۆ یعنی هەرێمی کوردستان ئەوەندە ملیار دۆلار قەرزار بێ موچەیان داوە ڕێکوپێک پرۆژیان بەگەڕخستۆتەوە سلفەی عقاریان داوە سلفەی زەواجیان داوە چیان کردووە ئێ موچەکەشت موچە ئەرکی سەرەتایی سەرەکی هەر حکوومەتێکە ئەوەشی نەداوە کەواتە ئەو قسەیە بە هیچ جۆرە ناسەلمێنین ڕاستیش نییە و قەرزارکردنی خەڵکی کوردستان ئەبێت لە جەلسەیەکی کراوەی شەفافی ڕوونی ئاشکرایە کە ئیستیجواب بێ بۆمان ڕوونکەنەوە کە بۆچی خەڵکی هەرێمی کوردستان هەموو ساڵە چەند ملیارە قەرزارەکە زۆر کەمەوە بەس سەبارەت بووی بۆچی هیچ بەڵێنێک هێنە لەبارەی دامەزرانەوە و وەزیری دارایی وتی لە 2014 و تاوەکو 2019 3 تریلیۆن دینار بۆ موچە زیادی کردووە خۆ لەو کاتەوە بە حسابی خۆیان بە فەرمی دامەزراندن وەستاوە بەڕێوەبەری گشتی خانەنشینی هەرێم باسی لەوەی کرد 40,000 فەرمانبەر خۆیان خانەنشین کردووە و 4000 فەرمانبەر هەر کۆتایی بە ڕاژەکانی هاتووە ینی بۆ ئەو پارەی زیادی کردووە مادام بەو شێوەیە ئەوە پرسیارێکی زۆر زدیە چونکە هەر ساڵێک کە ژمارەی خەڵک خانشینە بکە ئەمە خەڵکمان هەیە 37 ساڵ لە وەزیفایە لە وەزارەتی ناوخۆ خانشینە بێ بە 300,000 موچەکەی ملیۆنێک و 700,000 ئەبێتە 300,000 کەواتە ئەگەر تەماشای و زۆڵمەکە هەر لە خودی خۆیان بزانە چەند ستەمێکی گەورەیە کەواتە ئەگەر یعنی خانشین هەیە کاک حەکیم
کارمەندی وەزارەتی ناوخۆ بووە خانشین بۆ بە 220,000 13 مناڵی هەیە لە ماڵەوە 13 مناڵ یەکی 10,000یان بەرناکەوێ مانگی بزانێت چۆنەژی 5,000 کەس هەموو ساڵی خانشینە بێ واتە بڕێکی گەورە پارە ئەبێ بەردەوام لە موچە کەم بێتەوە کەسی شدانە مەزراندووە وەکی دیعاکەی ئەگەریش داد مەزراندووە معنوایە بە نایاسایی کردوتە چکە دامەزراندە بێ بە ئاشکرا بێ بۆ هەموو کەس بۆ هەموو گەنجێ وەکو یەک دەرفەتی یەکسان هەبێ معنای وایە کە تۆ بڕی پارەی خەرجکردن بۆ موچە کە زیاد بووە معنەوەی سەرپێکی گەورە هەیە سەرپێکیش یعنی چی یعنی گەندەڵی یعنی اختلاس یعنی خراپ مامەڵەکردن بە داهاتی ئەم وڵاتە دکتۆر کاتم زۆر کەمەوە بەس بە حکومی کە بەڕێز لە لژنی سامانە سروشتەکانی دوێنێ هەر لە کۆبوونەوەی پەرلەمانەوە وەزیری سامانە سروشتەکان باسی وکە لە سەدا 14 داهاتینەوە هەر بۆ حسەی کۆمپانیەکانە لە سەدا 6 بۆ تورکیە لە سەدا 11 بۆ کارۆز نەفتە لە سەدا 20 بۆ تێچووی وەبەرهێنان و ئەوانە دەڕەوەندێکیشی بۆ قەرز وە لە سەدا 42 بۆ حکومە دەمێت و متمانەتان هەیە بەوە بە هەروەکو ڕاستکردنەوەیەک لە 42 لە 150 بۆ کولفە و تێچوو بۆ ڕێ و تورکیا و 6 ئەمانایی 150 لە زمانی ئەوەیە لە 142کەی ئەمێنێتەوە کە ئەبێ بەش بکرێت لە نێوان کۆمپانیاکان و نێوان حکومەتی هەرێمی کوردستان لەبەرەوە حکومەتی هەرێمی کوردستان لە 142کەشی بۆ نابێت حکومەت بەڵێ لەبەرەوە حکومەتی هەرێمی کوردستان کەمی بۆ مێنێتەوە بە حسابی ئەو بۆ ئێمە بۆڵێن گرێبەستەکان خەرەلیتیە لەبەرەوەی ئەمە جاتۆ بزنسیە قەرزی لەسەر بکەی ئەمە پێوترێ بزنس ئەمە پێوترێ سەرمایە گوزاری پێوترێ ئستثمار بەڵام چونکە گەندەڵیتیایە اینجا ئەم کۆمپانیا لۆکاڵیانە ئێمە دوێنێکێک لەمە لە گەرمەکان کە ئیسارەمان کرد کە کۆمپانیا لۆکاڵیەکان فەرمو 1982 کۆمپانیای لۆکاڵی کە سەر بە حزبەکانن ئەمانە لە کەرتی نەوتوگازا کار ئەکەن و مستەفیدن و بە گەندەڵی زەری بەش نادەن ئەوە بێ لە کۆمپانیەکانی نوت زەری بە نادەن ئەمانە چۆن لەبەرەوە یعنی منتهیە ئەو مۆزوعە وە کۆتایی پێ هاتووە کە جوابیان پێ نییە و ئەوەی کەواقع ئەوەیە کە بە چەک حکومەکەن و تاو باشە دوا پرسیارم سەبارە گەشتێکیش مابێ خۆت لەبارەی بانزینەوە بۆچی هیچ پلانێکی نەبووزی سامانەسروشتەکان بۆ چارەسەرکردنی بانزین بە کورتی باگەشتێکیش هەر لە هەڵی پەرلەمان کاتێککەوتی بە ئێمە نەوتە دەین بە پاڵاوگەی کار و بە ئەو بە 660 دینار بۆ لیترێک ئەیاتەوە بە کەرتی تایبەت و کەرتی تایبەت طبعاً ڕبحی خۆی خاتە سەر و اینجا لە بەنزیخانەکانە ئەفرۆشە بە 750 و بە 800 کوێسەکە ئاوە بەرز بۆتەوە لەم پێم وتم باشە چۆن ئەبێت تۆ نەوتی خۆماڵی بەی بە پاڵاوگەی خۆماڵی باشە ئەو بە کەرکوچیە بە 450 بەڵام بە تۆی بە 660 و دوای بگاتە 750 لە ڕێی بەنزیخانەکانەوە ئەمە بۆ طبعا وەڵامی پێێنە بۆ سەرۆکایەتی پەرلەمان تەداخلیان کردووتیان پرسیاری لێمەکردن وازی بەڵام بەس ئەوە حساب بکەین کە خۆی 200 دیناری تێ ناچێت یەک لیتر بەڵێ 1 ملیۆن لیتر ئەدرێ بە کۆمپانیای کار ئەم 1 ملیۆن لیترە یانواتان لە هەر لیترێکە تا 500 دینار قازانجەکرێ ئەم 500 دینارە زەربی ملیۆنە لیتری بکە ینی 500 ملیۆن دینار لە ڕۆژێکە بەس لە مەسلەی بنزین کۆمپانیای کار قازانجە زەری بەش نادا بە حکومەت سپاسم زۆر بە کورتی مامۆستاگەر شتێکت ماوە حکومەتیش براوە نەبوو لەو دانیشتە حکومەتەکانی خەڵک لە حکومەت گۆڵی خۆی کرد بەڵام پەرلەمان نەخێر حکومەت گۆڵی لە خۆی کردووە گەر بەداخەوە زۆر بەداخی شەواڵین کە ئەم دوو هێزە سیاسی خۆیانە خەڵەتیان کە پیان وایە خەڵکیان ڕازی کردووە و بارودۆخی خەڵک وەک خۆیەتی بە قسەی خۆش و قسەی باش و ئەوانە هیچ شتێک ناگۆڕێ و مثلەن ئەوەی کە وەزیری سامانە سروشتەکان باسی کرد مەسەڵەن هێندشتی باس کرد وتی ئەو کۆمپانیانەی کە خزمەتگوزاری پرۆسەی بەرەمێنانی نەوت لە دەرهێنان تا فرۆشتنی جێبەجێەکەن وتی گرێبەستەکانم هەڵوەشاندوتەوە ئێستا گرێبەستی شەفافە و بە ئاشکراک ئەوە کاتێگە بێ پێمان بڵێ چەند کۆمپانیا گرێبەستی هەڵوەشاندوتەوە گرێبەستەکان تازەکان چۆنی کردووە مەسەڵەن گرێبەستی سکیوریتی چەند گرێبەستی هەڵوەشاندوتەوە کاتێک ئێمە توانین باوەڕکەین بە قسەکان کە ئەمانە ڕوو بدا بۆیە ئەوەی حکومت کردی هەر درێژەدان بوو بەو بارودۆخی هیچ شتێکی تازە بەڵێنی نەشەدەکەی موچە چاک دەکەن و ئەوانە هیچ بەڵێنێکی تیانە بوو سپاسان سپاس بۆ بەڕێزان عومەر گوڵپیەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان هەروە دکتۆر شێرکۆ جەودەت سەرۆکی فراکسیۆنی گوتی ئیسلامی سپاسان دەکەم سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ